لە ماڵێکدا سێ هونەری جیاواز کۆبوونەتەوە. شیلان ڕەشیدی دایکی شێوەکارێکی بەتوانایە و باوکیشی هیواعونی ئەکتەرێکی کۆمێدی و نواندنی بەتوانایە و کچەکەشیان بەهرەمەندێکی گۆرانی و موزیکە. خانمە بەهرەمەندێکی کورد تەمەنی 18 ساڵە و لە تەمەنی 10 ساڵیەوە تا مەزرۆی گۆرانی وتن و گوێگرتنە لە موزیک و شاکارە جیهانیەکان لە بەرلین لە ئەڵمانیا دەژی. بە چەندین زمانی جیاوازی دنیا گۆرانی دەڵێت، ئەڵمانی و ئینگلیزی و کوردی و عەرەبی و فارسی. هەوادارێکی زۆری هەیە لە ئینستاگرام، هەموو ساڵێک لە پرۆژەکانی قوتابخانەکەیدا بە گۆرانی وتن بەشداری دەکات. ئێستاش چانی میوانی زایاڵەیە. ئەم کاتت باش چانی؟ ئەم کاتت باش کاگاسە. زۆر سپاس دەکەم. چانی بێجگە لە موزیک و گۆرانی، بەڵام تۆ لە قوتابخانەش سەرقاڵی خوێندنی. دەتوانی پێشتر باسی ئەومان بۆ بکەی کە لەکوێ ئەخوێنیت و لە چ بوارێکە ئەخوێنیت و بە تەمای چیشی لە داهاتوە ببیت دکتۆری بێ، ئەندازیاری بێ، گۆرانی بێژی بێ یان هەر شتێکی دیکە؟ بەڵێ من ئێستا پۆلی 12 و ئەمەوێت تەنها ساڵێکی ترم ماوە و کە مەکتەبم تاواکرامەوە بچمە زانکۆ و بزنس بخوێنم. بەڵێ لە قوتابخانە بەدڵنیاییەوە ڕەنگە چەند زمانێکی دیکە فێر ببی، بەڵام زۆر کە من ئەو خوێنکارانەی کە زمانی دیکە هەڵەبژێرن. ئایا تۆ لەو کەسانەی کە زمانی دیکە هەڵبژارد بۆیە ئاوا ئێستا ئەتوانی بە چەندین زمان گۆرانی بڵێ؟ ئێمە خۆمان زمانی ئەڵمانی و ئینگلیزی ئەخوێنین و خۆشم زمانی عەرەبی فێر بووم لە مەکتەب و لە پۆلی 4ەوە هەم بووە. لەبەر ئەوە بە زمانی تریش زۆرم حەز لێ گۆرانی بڵێم و گوێ زۆر لە گۆرانی لە زمانەکانی جیاواز دەگرم. بۆ نمونە فەڕەنسی بێت، هۆڵەندی بێت، ئینگلیزی بێت، فەرق ناکە، هەمووی گوێ لێ ئەگرم و زۆر حەزیشم کە لە داهاتووە بە زمانی زیاتر گۆرانی بڵێم. بڵێ چی وای لێ کردی گۆرانی بە زمانەکانی دیکە بڵێ، یان چی وای لێ کردی کە ئارەزوویەک تا مەزرۆ بیت بۆ زمانەکانی دیکە و بە شێوازێکی جوان بتوانی گۆرانەکانی تە بڵێیتەوە؟ چکە جیاوازن، عەرەبی زۆر جیاوازە لە ئەڵمانی، ئەڵمانی زۆر جیاوازە لە ئینگلیزی، ئینگلیزی زۆر جیاوازە لە فارسی. بەڵێ من خۆم کەسێکم زۆر حەزەکەم شتی جیاواز تاقی بکەمەوە و لەبەرەوەش کە خۆم گۆرانی ئەڵێم هەر لەبەرەوە حەزم کرد کە بە هەموو زمانی جیاواز تاقی بکەمەوانە و وەکو جەنابیشتان وتان هەمووی وەکو یەک نین. ئەتی لەبەرەوە زۆر حەزەکەم کە لە داهاتوو شاری زیاتر بکەم. بەڵێ من سێری هەنێ پرۆفایلی تۆم کرد، هەستەکەم لە زۆربەی چالاکی قوتابخانەکان، چالاکی قوتابخانە لە ئەڵمانیا لە بۆن بەشداری چالاکی قوتابخانەکانەکەی. پێمان خۆشە بۆمان باسکەی وەکو کچێکی کورد تۆ بەشداری ئەو چالاکیانە ئەەکەی بە چ شێوازێک بەشداریەکەیت و هاوکات هاوڕێکان و مامۆستاکان و خەڵک بەگشتی چەند حەزیان لە گۆرانەکانتە، چەند حەزیان لە چالاکیەکانتە؟ من هەموو ساڵێک بەشداری ئەەکەم لە چالاکی مەکتەبە و گۆرانی وتن و بە زمانی جیاواز گۆرانی ئەڵێم، بە زمانی کوردی گۆرانی وتووە، بە زمانی عەرەبی گۆرانی وتووە و ئەوانی ژۆک و ئەڵمان وەکو ئەوروپی زۆریان پێ خۆشە کە حەزیان لە گویان لە زمانەکانی تر بێ و بزانن چۆنەوە پێ ئاشنابن بواری موزیک و بەدڵیانە. بێجگە لە موزیک و گۆرانی، بەڵام هەوڵت داوە خۆت فێری ئامێریکی موزیک بکەی، وەکو گیتار، وەکو ئود، وەکو پیانۆ، وەکو شتێکی دیکە؟ بەڵێ هەوڵمە فێری کەمانچە بم، بەڵام وازم لێهێنا بەرماوەیەکی کورد، بەڵام زۆر حەزەکەم فێری پیانۆ بم و ئیشەڵا کە مەکتەبەکەم تاواو کرد و کاتم بۆ ئەوە هەبوو چکە پیانۆ خۆی زۆر قورسە دەست پێەکەم لەگەڵەوەیە. بەڵێ ئەی چەند گیان ئەمێ بۆمان باسکەی کە لە داهاتووە
بە تەمای چیت بە شێوە بەم هوەرەی کە ئێستا ئیشی لەسەرەکەی چکەمە شێوازێکی زۆر جیاوازە بە چەند زمانێک گۆرانی ئەڵیت و لە داهاتوودا بە تەمای چی بکەیت ئایا تەنها لە سۆشیال میدیا ئەتەوێت بمێنیتەوە یان خەونی گەورەترت هەیە؟ بەدڵنیایەوە خەون گەورەترم هەیە لێ بەس لە سۆشیال میدیا بمێنمەوانێ و حالێن خۆم هەوڵێم لەگەڵ پرۆدیوسەر و خەڵکی وایە لە ئەڵمانیا کۆنتاکت بگرم و کە کلیپێکی خۆم دەرکەم منەمەوێت کە بە زمانی ئەڵمانی بیکەم بە زمانی کوردی بیکەم و چۆن بڵێ میکسیش بکەم یعنی کوردی و ئەڵمانی پێکەوانیان عەرەبی و کوردی بەیان هەر شتێک بێت ئیترمان پلاکانیدا بۆ داهاتوو هیوادارم کە بتوان بیاننیدی. بەڵێ دەست خۆش هەڵبەت بۆ گۆرانی کوردی ئایا ئەو خەڵکێکی گوێت لێگرن بە تایبەتی ئەڵمانەکان و زمانەکانی دیکە یان خەڵکی ناوچەکانی دیکە کە لە ئەڵمانیا ئەژین کاتێک گۆرانی کوردی ئەڵێیت بێزگە لە زمانەکانی دیکە هەست و تامەزرۆیان چۆنە بۆ گۆرانی کوردی؟ زۆر خۆشە بەلایەنەوانێ ئێمە چەند شتێکمان هەیە لە کاتی گۆرانیتنە ئەوان نیانە بۆ نمونە ئێمە سەوتەکە زۆر ئەلێرزێنین دەنگمان زۆر ئەلێرزێنین لە کاتێکە کە گۆرانی ئەڵێین ئەوان نیانە ئەوان زیاتر بەڕێکی گۆرانی ئەڵێن تۆنەکان بەڕێکی ئێڵێن و ئەوان زۆر بەلاوە خۆشە و زۆربەی کاتیش پێیان وتم کە وەکو گۆرانەکانی زمانی ئیسپانیە بەڵێ بەڵێ چانی هەڵبەت دوایمین پرسیار سەبارەت بەوەی کە پەیوەندیت چۆنە لەگەڵ ناوەندە میوزیک ژەنەکان و گۆرانی بێژەکان یان چالاکی میوزیک و ئەو شوێنانەی و ئەو ناوەندانی کە لە ئەڵمانیا هەیە ئایا هەوڵداوە پەیوەندێکی ڕاستەخۆ لەگەڵیانە هەبێت لەگەڵ دەستگاکانی دەستگا فەرهەنگی و کولتوریەکانە کەڵچەرەکانە و دەستگاکانی میوزیک و ئەوانە لە ئەڵمانیا؟ بەڵێ من ساڵی 2016 بۆ ساڵی 2 ساڵ بۆ ساڵی 2019 لە ئۆرکسترای بەرلین بووم فیلارمۆنی زۆر بەناوبانگە و لەوێ بووم و زۆرم پێ خۆش بوو لەگەڵ خەڵکی زۆرا کۆنتاکتم هەبوو گۆرانی بێژ بێ یان هیە و بوارە بەڵام بەداخەوە وازم لێنا لەبەر ئەوەی کەویستم ئیتر چمە پۆلی 11 و پۆلی 10 ویستم مەکتەبەکەم یەکەم جار بە جوین تەواو بکەم و دوای بەردەوام بم. بەڵێ هەرچەوتم دوایمی پرسیار بەڵام یەک شتی زۆر جوانت لاو ڕوژانم. چانی گیان تۆ دایکێکی هونەرمەندی شێوەکار شیلان ڕەشیدی دایکرد کاکی واعونی کە هونەرمەند و کارکتەرێکی کۆمەدی و شانۆکارە و چەند ساڵیش لە تەلەڤیزۆن نایشی کردووە تۆش خەریکی مۆسیقا و گۆرانیت هەموو ئەمانە پێکەوە چ کەشێکی جوانی بۆ دروست کردووی کە بەردەوام بیت بە کۆمەڵی خەونی تازەوە؟ بەڕاستی ئەوە خۆشە و ئەوان پشگیری منن زۆر پشگیری منن بۆ نمونە کە ئەمە شتێ بکەم ئێمە ئێرا سێرەکە مەڵێم ئەو ئیشەکانی دایک من یان کاسێری تەلەڤیزۆنەکەم و ئیشەکانی باوک من و منیشەمە ئیشی خۆم هەبێت کە منیش بتوانم لە داهاتوو پیشانی مناڵەکانی خۆمی بم بڵێم ئەوە ئیشەکانی منی وەکو نەکتان باپیرتان بەڕاستی زۆر خۆشەوە من زۆر شانازیان پێواتم هیوادارمەوانیش شانازی بۆ منەوە بکەن لە داهاتوو بەدڵنیاییەوە هەم دایک و باوک و خانەوادەست شانازی پێوەکەن هەموو کوردی شانازی پێوەکە بە پێکەوە ماڵاوایی ناکەین چانی بەڵام با پێکەوە گۆ لە گۆرانێکی تۆ بگرین. هێندە ناهێنێ دنیا خەم بخۆی بەمانەتیا تۆی دەبێ زوو بڕۆی خۆ بە تایبەتی ڕۆژانی پیری باشە خۆ بەگری بە گۆشەگیری هێندە ناهێنێ دنیا خەم بخۆی بەمانەتیا تۆی دەبێ زوو بڕۆی خۆ بە تایبەتی ڕۆژانی پیری باشە خۆ بەگری بە گۆشەگیری بەبێ خامی پێژی بەبێ خامی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگرە
ببي خامي بجي ببي خامي بمرة گوشی تاریکی میخانه بگیرم